بڕوام وایە دۆخی عێراق لە پەرەسەندندا گرنگە جددی بین لەوەی مافەکانی خەڵکی عێراق و هەرێمی کوردستان ڕێزی لێ بگیرێت. هەرێمی کوردستانیش وەک چەند ساڵی ڕابردوو بتوانێت گەشە بکات و خۆشگوزەران بێت و ئۆتۆنۆمیەکەی بە پارێزرایی بمێنێتەوە تا خەڵکی کوردستان خۆیان بڕیار لەسەر داهاتووی خۆیان بدەن، نەک لە ئەمریکایان لە ئێران بڕیار بدرێت. گرنگیەکی زۆر بە بڕیارەکانی ئێران دەدرێت، بۆیە ئەگەر لە عێراق و لەلایەن عێراقیەکانەوە بڕیار لەسەر داهاتوویان بدرێت و ڕێز لە مافە تاکە کەسیەکان و ئۆتۆنۆمی کوردستان بدرێت، بڕوام وایە باشتر دەبێت. بەڵام ئەگەر ئێران هەوڵ بدات دەسوەردان لە سیاسەتی عێراق بکات، نیگەرانیەکان زیاد دەکات. دۆخەکە لە پەرەسەندندا و بەهۆی کاریگەریەکانی هەژمونی ئێران بەسەر عێراق خەڵک لە ئەمریکا نیگەرانن. هەموو ئەو نەهامەتیانی خەڵکی هەرێمی کوردستان پێیدا تێپەڕین لەم حکوومەتە پێویستە مافی کوردەکانی عێراق ڕێزی لێ بگیرێت، ڕێگە بۆ ئۆتۆنۆمیەش بدات کە وای کردووە هەرێمی کوردستان گەشە بکات. پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و ئەمریکا زۆر باشن و درێژخایەنن. ئەمریکا بە وردی چاودێری ڕووداوەکانی عێراق دەکات.